بەغادان بستە خانەی بە ساڵاتچوان باب یان بابی یانداچی لە پشتی خۆی بکە نەک سوای سیارەشی بکاتێن لە پشتی خۆی بکە بین تۆماری. باوکی ئەم پیاوە بەڕێزە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، تەنانەت ئەمیش ناناسێتەوە، بەڵام ئەم هەر بەردەوامە لە خزمەتکردنی. باسی چیرۆکێکی زۆر تایبەتان بۆ دەکەم. مام عەلی تەمەنی نزیکەی 80 ساڵانەوە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، ماوەی 2 ساڵیشە لە جێگادا کەوتووە. کاک ئیبراهیمی کوڕی خزمەتیەکە. کەیفی حەسەنی پەیامنێرمان سەردانی ماڵەکەیانی کردو، منیش ئەلێرەوە چیرۆکی ژیانی ئەو خانەوادە بەڕێزەتان بۆ باسەکەم. تەڵەن بەبینینی ئەم دۆخەی مام عەلی و کوڕەکەی شتێکم بیرهاتەوە. دیمەنی فیلمێک هەیە تەڵەن زۆر بەناوبانگە و لە سۆشیال میدیاشدا هەندێک جار پارچەکانی دایانرێتەوە. ژنەکە ڕەخنە لە مێردەکەیەگرێ، ئەڵێ باوکە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، تۆ ناناسێت بۆ هەموو کات لە دەوری ئەوی خزمەتیەکەی. ئەویش وەڵامێکی جەرگ بڕیاتەوە، ئەڵێ خۆ من ئەو دەناسم، دەزانم کە ئەو باوکمە. کاک ئیبراهیم وانەیەکە لە وەفا و خۆشەویستی بۆ باوک. باوکێک تەمەنی خۆی بۆ دڵخۆشی و دەستگرتنی مناڵەکانی تەرخان کرد. ئێستا ئەوانیش بەم شێوەیە لە خەمیدان و بۆ چرکەیەکیش لێی غافڵ نابن. هەرچەندە مام عەلی هیچ یەکێک لە کوڕ و کچەکانی ناناسێتەوە بەداخەوە، بەڵام ئەوان بە دڵسۆزی و خەمخۆریەکی زۆرەوە خزمەتی دەکەن و بەدەمی جاران دەرێتە من بابە دایە عاجێ کاکە ئەوینەبی دەست بە ئاو دەگەینم خارە مامە خۆشکەم چیژم بە هەموو نوعاچی گازم دەکا. مام عەلی دوای ئەوەی کە هاوژینەکەی لە ساڵی 2013دا وەفات دەکات، ئیتر زۆر خەمبار و لاواز دەبێت. وەک منداڵەکانی دەڵێن ئۆقرەی لێبڕاو، ڕەتیشی کردوێتەوە کە دووبارە هاوسەرگیری بکات. ئیتر هەر بەو خەمەوە چەند جارێک دەکەوێت و بەو هۆیەوە یەکێک لە ئێسکەکانی جانی دەشکێت. ماوەی 2 ساڵە ئیتر ئەمە حاڵیەتی، خوا ڕەحمی پێ بکات و قوتی منداڵەکانی بدات ئینشاءڵڵا. مام عەلی خاوەنی 7 کچ و 2 کوڕە. یەکێک لە کچەکانی کە ڕۆژانە سەردانی دەکات دەڵێت بەو حاڵەشەوە کاتێک قسە لەگەڵ باوکم دەکەم هەستێکی زۆر خۆشم پێ دەبەخشێت. نەوەڵڵا دوێ نەهات بووم بە تەلەفۆن بە سەوت و سوورە لەگەرم قسە کرد برام دەزانی یعنی نەوعەک بوو وە دەزانم شتێکم زر کرد ئەگەر ڕۆژێک نێ. جا بەڕێزان ئەمە پەیامی خوشک و برایەکە بۆ هەموو ئەوانەی دایک و باوکیان پێویستیان بە خزمەتکردنە. تەمەن بەدەستخوای گەورەیە، تەندروستی و نەخۆشیش هەر بەدەستخوای گەورەیە، بۆیە ڕێزیان بگرن، قەدریان بزانن. وەک کاک ئیبراهیم دەڵێت خزمەتکردنی دایک و باوک نیعمەتە و هەرگیز بێزار و ماندوو نابم لی، چونکە پاداشتێکی گەورەی لای خوای گەورە هەیە. بەڵێ بێگومان خوددا چاکەی چاکەکاران ون ناکات، هەر لە دنیادا ئەجری باشیەکانیان دەداتەوە پێشەوەی بگاتە قیامەت. هەر بۆیە کەسانی وەک کاک ئیبراهیم و مامۆستا قەدری کەرکووک کە پێشتر چیرۆکی ئەویشمان بۆ باسکردن نمونەی باڵان بۆ خۆشەویستی و ئێستا ئەوان بوونەتە وانەیەکی گەورە بۆ ژیانی هەر تاکێکی کۆمەڵگە.